ئەو تەقوتۆق و پێکدادانە چەکداریەی لە ناوجەرگەی پاریس دڵی ئەوروپا دەگوزارێت زەنگامەتی سیدارەکەی چەکدارەکانی داعشە کە دەیانەوێت شەڕانگێزی و تیرۆر گوازنەوە بۆ ئەو وڵاتانەی تاوەکو ئێستا لە ئاسمانەوە لە توندوتیژی ئەو گروپە ئیسلامێت ڕەوەیان ڕوانیوە. حەسەن منێمنە شیکەرەوە لە پەیمانگای خۆرهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن پێی وایە دەبێت لە داعشێکی تر بڕوانین نەک داعشی ڕابردوو. الدور الثالث هو الانتقال. ئەوڕۆکە چوونە نێو پلانی سێمی دەوڵەتی ئیسلامیەوە دوای ئەوەی توانای نەماوە بەسەر داگیرکردنی خاشێکی زیاتر یان سەرکوتکردنی ڕێکخراوەکانی تری ئۆپۆزیسیۆن. ڕۆڵی سێم هێرشکردنە لە ڕێگەی شانەکانی دەرەوەی ڕێکخراوەکە وەک ئەوەی کە لە پاریس و لوبناان و بەردەوام لە بەغدا ڕوودەدات تەنانەت ئەوەی دەکا لە بەنگلادیشیش. سەرۆکی وڵاتی فەرەنسا کەوتۆتە چ زەمانێکەوە دوای ڕاگەاندنی باری تەنگەتاوی داواشی لە پەرلەمانی وڵاتەکەی کرد کاتی زیاتر دیاری بکەن. یەکەم جاریشە کەشتێ جەنگێزە بەلاحەکەی ئەوروپا بۆ ژیانی داعش دەریا ببرێت. فڕۆکە فەرەنسیەکانیش چڕتر لە جاران مۆڵگەکانی داعش لە ڕەقە دەکوتێ. الفارق بين باريس جیاوازی لە نێوان پاریس و واشنگتۆن لەوەدایە واشنگتۆن دەتوانێت شێوە پاشەکشەیەک لە ناوچەکەدا بکات بەڵام پاریس چارەسەری تری لەبەر دەستدانیە. ئەگەر پاریس لە کێشەکانی سووریا پاشەکشەی کرد کێشەکانی سووریا دێت بۆ پاریس ئەگەر چارەسەری بکات لە دیمەشق یاخود لە پاریس بژاردەکە هەرەوەیە. دەرکەوتنی هەرەشەکانی بەرپرسێکی داعش لە ئەوروپا و ئەمریکا ڕاگەاندنی تێکدانی کۆشکی سپی و نیویۆرک هەمووی گواستنەوەی شەڕەکانیان ڕادەگەیەنێت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر. لە بەرامبەردا هێشتا ناڕوونە ئایا سیاسەتی وڵاتە زیلهێزەکان گۆڕانی بنەڕەتی بەسەردا دێت؟ النتيجة هي أنه لابد ئەنجامەکە هەرەوەیە پێویستە وڵاتە گەورەکانی وەکو ئەمریکا و رووسیا و وڵاتانی خۆراواش بە سیاسەتی ئێستایاندا بچنەوە و بیگۆڕن. گەمارۆدانی ئەو ڕێکخراوە و کۆتایی پێهێنانیان نابێ بەوە بۆستنەوە کە ئێستاکە دەیکەن بە تایبەتی واشنگتۆن کە پشت بۆ سەرکەوتنانە دەبەستێت لە ڕزگارکردنی هەندێک شوێن لە داعش. ئێستا بژاردەی تر لە بەردەم وڵاتە زلهێزەکاندا کەمتر بۆتەوە کاتێ داعش پلانی تازەتر بخاتە ڕوو. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.